دژی دەستگیرکردنی چالاکوانان و ڕۆژنامەنووسان و بەرتەسەکردنەوەی ئازادی ڕادەربڕین لە سنووری بادینان و دهۆک بەشێک لە چالاکوانانی سنووری پارێزگای سلێمانی گربوونەوەیەکیان ئەنجامدا و بەیاننامەیەکی ناڕەزاییان دژی ئەو ڕەشبگیریە خستە ڕوو کە دەسەڵاتدارانی ئەم ناوچانە ماوەیە کە دەستیان داوەتێ و تا ئێستاش بەردەوامی هەیە. ئێمە لە زۆنگی زەرد و بە تایبەتی لە دۆک و زاخۆ شایەتی هەڵمەتێکی فراوانی دەستگیرکردن و زیندانیکردنی ڕۆژنامەنووسان و چالەکە سیاسی و مەدەنەکانین. بەوە شەوە نەوەستاوم بەرەنگاری دژ بە دەوڵەتی داگیرکاری تورکیاش ڕادەست دەکەنەوە. ئەم دەسەڵاتەکە بۆتە بڕیاردەرێکی کۆی سیاسەتە ئابووری و سیاسیەکانی باشووری کوردستان دەزانێت کە لە ئاکامی سیاسەتە هەڵە و پاوانخوازیەکانی خۆیدا دژایەتی فراوانی خەڵکی ڕوبەڕووبەتەوە و چیتر من نادەن بەستەمکاری. هەر بۆیە ترس و تۆقاندن و چاواشەکاری و میدیایی بۆتە کاری ڕۆژانیان. چالاکوانان نیگەرانن لە هەڵسوکەوتی هێزانیەکانی بادینان و دهۆک. پێیان وایە ئەم کابینەیە کابینەیەکی پۆلیسیە و ڕێگە بە ئازادی ڕادەربڕین و چالاکوانان نادات کە بە ئازادی قسە بکەن. ئەوە شکستێکی گەورەیە بۆ کابینەکە و بەرتەسەکردنەوەی ئازادی ڕادەربڕین. ئەم دەسەڵاتە وەکو گوتم یعنی هەرەسی ئابووری سیاسی علاقاتی نێودەوڵەتی هەرێمایەتی لە هەموو بوارێک هەرەسی هێناوە بۆیە لە لێواری داڕمان و داروخاندایە بۆی هەمیشە لە ئازادیەکان دەترسێ. لەم کابینەیە بەپێی هەموو راپۆرتە نێودەوڵەتی و جانیەکان ئازادیەکان گەڕاونەتەوە خاڵی سەفر. بەپێی هەموو راپۆرتە جیانیەکان بەپێی هومان ڕایتس وۆچ بەپێی راپۆرتی ئەمنیستی ئینتەرناشنال لەم کابینەیەدا ئازادیەکان بەرتسک بۆتەوە بە جۆرێک کە گەڕاوەتەوە خاڵی سفر و لە ئێستاشدا پارتی دموکراتی کوردستان لە ڕێگەی فراکسیۆنەکەیەوە کە زۆرینەی پەرلەمان پێک دێنێن یاسایەکیان هێناوە بە ناوی سیمبۆل و پیرۆزیەکان دەیانەوێت ئەو توروسکایە یان ئەو هەناسەیە کە هەیە بە یەکجاری نەهێڵن و ئازادی لە کوردستان بەی شێوەیەک نەمێنێ. ماوەی زیاتر لە مانگێکە چەند چالاکوانێکی سنووری بادینان بەهۆی داواکردنی مافی هەوڵاتیان و ئازادی ڕادەربڕینەوە دەستگیر کراون و تاوەکو ئێستا ئازاد نەکراون و بەشێکیان تاوەکو ئێستا چارەنووسیان نادیارە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.